ئمرۆ ڕۆژی شەمە بە فرسەتمانزانی کە کۆبوونەوەیکی تایبەت بکەین لەگەڵ بەڕێوەبەری سەرجەم باخچەکانی ساوایان لەگەڵ سەرپەرشتیارانی بەڕێز تایبەت بە باخچەکانی ساوایان بۆ کار و چالاکیەکانیان بۆ کێشەکانیان بۆ بەدواداچوونی ئەو هاوکاری کە زۆر لە باخچەکان و بەڕێوەبەرەکان کە لەگەڵ مناڵەکانە کردویانە بە هێزی پێشمەرگەی کوردستان بە ئاوارەکان و بۆ هاندانیان و سپاسکردن و لە نزیکیشەوە ئەو گرفتانی کە تا ئێستا بۆمان چارەسەر نەکراوە بزانین بە هەماهنگی هەردوو لە خاڵێکی تریش گرنگ ئەویژەوەیە کە دەوامی باخچەکانی ساوایان ئەبینین جۆرە تێکەڵاویەکەیە هەندێک باخچە هەیە بەیانیان تاکو و سەعات 2 داوامەکە هەیە لە سەعات 8ەوە داوامەکە بۆ یانزە ئەو جیاوازی داوامکردنی لە بینی پەروەردەی سلێمانی لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا هەیە لەسەر ئەو گرفتانە تقریبا ئەتوانین قسە بکەین و هەروەها ئێمە لە پشووی هاوینشە بەنیازین کە خول بکەینەوە بۆ هەندێک لە مامۆساکانی باخچەی ساوایان بزانین هەماهنگی لەگەڵ بەڕێوەبەرێتی مەشق و ڕاهێنان ئەگمانە چەند باس و خواستێک ئینشاڵڵا توانین ڕقسەی لەسەر بکەین و بە ئەنجامێکی باشە لێ دەرچین. سوپاس بۆ بەڕێزیشتن.